بەناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە سڵاوتان لێبێ بینەرە عەزیز و خۆشەویستەکانمان. خۆشحاڵم جارێکی تر لە ئەڵقەیەکی تری بەرنامەی گفتوگۆ پێتان ئەگەمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ جبریل هات بۆ لام ئەوەندەی باز لە فەزڵ و گەورەیی دراوسێ بۆ کردم تاوام گومان کرد کە دراوسێ میرات لە دراوسێکەی دەبە. لە فەرمودەیەکی دیکەدا کە بۆ ئەم بارودۆخی ئێمە زۆر گونجاو لە بارترە دەفەرمێ ئیمانی نییە کەسێکە خۆی تێر بێ و بە تێری سەر بنێتەوە و دراوسێکەی لە برسا تابیانی خەوی لێ نەکەوێ و بە برسێتی سەر بنێتەوە. فەزڵ و گەورەی دراوسەیە ئەرک و بەرپرسیارەتی دراوسێ بەتابەت لە کاتی کۆرۆنایە خەڵکانێکەن ئێستا محتاجی نانێکن، محتاجی ژەمە خواردنێکن، دەبێت چی بێ لەسەر موسڵمانان بەگشتی و کۆمەڵگە بە تایبەت کە ئاوڕێ جددی لە دراوسێکەی بداتەوە چووکە ئێستا کاتی مەردایەتی و بەهاناوە چوون و چاکەکردنە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەرک و فەزڵ و گەورەی دراوسێ و بەتابەت لەم کاتە دژوارەشدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسر مستەفا زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر بەخێربێ و سپاس بۆ ئامادەبوونیت. یاخوا بەخێربێ. لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه وسلم دەمەوێ فەزڵ و گەورەی و پێگەی دراوسێن بۆ باس بکەیت. دراوسێ کێیە؟ چه فەزڵ و مەکانەتێکی بۆ دانراوە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه أجمعين. اللهم ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. طبعا أجر تماشا بكين زانای رحمة إخوان لێ بکاتێک باسی دراوسەیەکەن بەچێ ئەڵێن دراوسێ؟ ئەفەرموون دراوسێ لە کۆمەڵگادا دیاری ئەکرێ، کۆمەڵگا دیاری ئەکا چێ دراوسەیە، لە عورف و عادەتا دیاری ئەکرێ چێ دراوسەی کێیە. بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ دراوسێ ئەکەن بە سێ جۆرەوە. ئەفەرموون دراوسەیەکەیە کە دراوسێ تا ماڵی بە ماڵتەوەیە، خانووی بە خانووتەوەیە، لەگەڵ ئەوەدا دراوسێتە موسڵمانە خزمتە. ئەمە سێ حەقی بەسەرتەوە هەیە. یەکێکی تیاران دراوسەیە و موسڵمانە، ئەمە دوو حەقی بەسەرتەوە هەیە. یەکیان دراوسێتە بەڵام موسڵمان ئێمە یەک حەقی بەسەرتەوەیە. بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێ پێ ئەفەرموون فكل من عده الناس جارا لك فهو جار تجب له حقوق الجوار. ئەفەرمی ئەگەر خەڵکی بە هەر کەسێکی یانگۆ کە ئەمە دراوسێتە لە کۆمەڵگادا لە عورف و عادەتا کوتیان ئەمە دراوسەی فڵان کەسە، کەواتە ئەم کەسە حەق و مافی لەسەر تۆ هەیە و بۆیە ئەبێت تۆ ئەگەر پێویستی هەبوو لە ژیانی ڕۆژانەیدا، ئەگەر پێویستی بە شتێک هەبوو کە تۆ بۆی جێبەجێ بکەی، بەڕاستی ئەبێ بۆی جێبەجێ بکەی بۆ لەبەر ئەوەی ئەوە حەق و مافی دراوسەیە. و ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین، خوای پەروەردگار سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا فەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنوب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. خوای پەروەردگار فەرمێ ئێوە عیبادەت و تاعەت بۆ خوای پەروەردگار بکەن، شەریکی بۆ بڕیار مەدەن، وبالوالدين إحسانا و چاکە لەگەڵ دایک و باوکتانە بکەن، وبذي القربى چاکە لەگەڵ دراوسەی نێزیکتانە بکەن. بۆی ئەگەر دیقەت بگرین زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ مفەسیرینی قورئانە فەرموون لە دوای ئەوەی خوای پەروەردگار داوا ئەکا کە بە یەکتاپەرستی عیبادەت و تاعەت بۆ خۆی بکرێ، لە دوای ئەوە داوا ئەکا کە چاکە لەگەڵ دایک و باوک بکرێ، سێیەمشت داوا ئەکا کە چاکە لەگەڵ دراوسێ بکرێ، لەگەڵ هاوسێ بکرێ، لەگەڵ جیران بکرێ، بۆ لەبەر ئەوەی حەق و مافی بەسەرتەوە هەیە. لەوانەیە تو ئەگەر دیقەت بگرە زۆر کات ئەگەر دراوسەیەک تووشی کێشە و مەشاکیلێکە بێ، هەتاکو خزمەت نێزیکەکانی خۆی، براکەی، مامەکەی، باوکەکەی، دایکەکەی پێیەکا لە دوورەوە دراوسەکەی پێشی ئەگا و مشکلەکەشی بۆ حەڵێکە. بۆیە خوای پەروەردگار سبحانه وتعالى لە دوا ئەوەی کە داوای کردو عیبادەت و تاعەت بە تایبەت بۆ خۆی بکرێ و چاکە لەگەڵ دایک و باوک بکرێ، داوا ئەکا ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئێوە چاکە بکەن لەگەڵ دراوسەکەتانە، وبذي القربى واليتامى و چاکە بکەن لەگەڵ ئەو کەسانەی کە لێتان نێزیکن لە خزم و کەسوکارەکانتان، لەوانەیان کە فەقیرن، لەوانەیان کە هەتی و بێباوکن، والجاری ذی القربى و چاکە بکەن لەگەڵ ئەو دراوسەیانەتان کە خزمتانن. زانانە فەرموون ئەوانەی کە خزمتانن کە لێتان نێزیکن، والجار الجنوب ئەفەرموون ئەوانەی کە لە دوورەوە خزمەتێکی دوورتان هەیە، ئەفەرمێ چاکەیان لەگەڵا بکەن. بۆیە ئێمە ئەبێ وەکو موسڵمان بەڕاستی ئەوە بزانین
کە وەکو ئەو فەرمودەی جەنابەت باست کرد کە دایکی ئیمانداران ئەیگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه ئەفەرمێ جوبرائیل هات و ئەوەندەی وەسیەت و ئامۆژگاری بۆ کردم کە چاکە بکەم لەگەڵ دراوسێدا وا گونە وا بیرم کردەوە وا تێگەیشتم کە وحیدا ئەبەزێ بۆیە زانایانە فەرمونون وما كان النبي ليظن هذا الظن إلا لكثرة ما كان يؤمر به من الوصية بالجار ئەفەرمێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەندەم بیر کردەوە لەوەی کە وام گومان بر کە وحیدا ئەبەزێ بۆ ئەوەی کە ئەبێت چاکە بکەین لەگەڵ دراوسەکانماندا چۆن ئاەتدا ئەبەزێ لەسەر نوێشکردن چۆن ئاەتدا ئەبەزێ دابەزیوە لەسەر ڕۆژوگرتن ئاوا دا ئەبەزێ ئاەت چۆن دابەزیوە لەسەر میراتگرتن کە دایک و باوک لە مناڵەکانیان میرات دەگرن یاخد بەعکسەوە منداڵەکان لە دایک و باوک میرات دەگرن ئاوا گومانم وابوو ئەگەر ئەوەندە جوبرائیل سەلات و سەلامی خوای لێبێ ئەوەندە وەسیەت و ئامۆژگاری بۆ کردم کە ئاەتدا ئەبەزێ و میراتی دراوسێ میراتی لە میراتی ئەگرێ لە کامێ ئەو چاکەکردنەی کە پێویستە هەر یەکێکمان لەگەڵ دراوسیا بیکە ئایا چاکەکردن تەنها ئەوەیە کە بۆ منە لە خواردنەکەمان لە کاتی چوونەوە دەرەوەمان بۆ لە خواردنەکەمان بەشداری پێ بکەین لە کاتی چوونە دەرەوە مەرحەبایەکی بکەین و زەر و زیانمان بووی نەبێ یا بۆ منە مەبەستمەوەی ئەمەندەی کە وا گومانی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دراوسێ میرات لە دراوسێکەیە بە ئەم چاکەکردنە لە چیایە و کرۆکەکەی کامەیە طبعا زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ دە زۆر شتا ئیشارەتی پێەکەن هەر لە هەڵسو کەوتی هاتنە دەرەوەمان ئەگەر دیقەت بگرین زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێ لە ژیانی یەکێک لە زاناکانە لە ماڵەکەیان مشک هەبوو مشک ئەڵێ پێیان گوو کتیان بۆ پشیلەیەک پێیان ناکەیت و ئەو مشکانە لە ناوبەریت و ئەوانە کوتی لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەی کە بۆ خۆتان پێتان خۆشە ئەبێ بۆ برا مسلمانەکەتان پێتان خۆش بێ لەبەر ئەوە ئەگەر من ئەو مشکانە لە ماڵەکەمایە و ئەگەر پشیلەیەک پیاکەم بۆ ئەوەی کە مشکەکان ئەگەر ئەڕۆن و ئەچنە ماڵە دراوسەکەمەوە بۆیە من وا بیرم کردوتەوە بەڕاستی مادام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەوەی بۆ خۆتان خۆش پێتان خۆشە بۆ برا مسلمانەکەتان پێتان خۆش بێ من پێم ناخۆشە ئەم مشکە لە ماڵ و حاڵەکەی خۆما هەیە بۆیە ئەگەر من دەریان کەم یاخود لە ڕێی پشیلەیەکە و پشیلەیەک ڕابگرم ئەچنە ماڵە دراوسەکەم و ئەبنە مای ئازار و ئەشکەنجە بۆ دراوسەکەم دەگەر دیقەت بگرین زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ لەو بابەتە وردانەوە بیریان کردوتەوە کە چۆن چاکە لەگەڵ دراوسێ ئەکرێ بۆیە ئیمامی مجاهید ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز ئەفەرمێ حیوانێکی بۆ سەر بڕدرا لەگەڵ ماڵ و دیارە سەفەرێکی کردو کاتێک هاتووت و حیوانێکیان سەر بڕیوە ئەفەرمێ دراوسەیەکی جوولەکە و نەسرانیە بۆ ئەفەرمێ پێی کوتن بە خزم و کەس و کار و ماڵ و خانەوادەکەی فەرمووی ئەهەدەیتم لیجارینە ئەلیەهودی ئایا لەم خواردنە لەم گۆشتێکی لەم حیوانی سەرتان بڕیوە هیچتان بردۆ بۆ ماڵە دراوسێکەمان بۆیە من بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکەی کە فەرمووی ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه يعني سەحابەکان زانایانی پێشووی ئێمە ئەوەندە بیریان کردوتەوە لە چاکەکردن لەگەڵ دراوسێدا بەڕاستی خواردنێکیان نەخواردوە ئیلا بەشی دراوسەکەیان ئامادە کردو بەشی دراوسەکەیان ناردووە هەتاکو لە فەرمودەیەکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوو ئەکاتە ئافرەتانی مسلمان و ئەفەرمێ یا نیساء المؤمنین ئەفەرمێ ئافرەتی مسلمانان کاتێک کە ئێوە خواردنتان لێنە با بەشی دراوسەکانتان لێ بنێن لە فەرمودەیەکی تردا ئەفەرمێ خواردنەکە کە لێنێن ئاوی زۆر تێکەن بەشێک لە ئەو خواردنی کە تۆ ئامادەی ئەەکەی با زۆر بێ و بەشی دراوسەکەتی بووکە لە کوردیشا پێ گوترا کاسە هاوسەیی و تا ئێستش لایەزار لە هەندێک شوێنە هەرماوە کاری پێک بەڵێ بەڕاستی کە کەلتورێکی جوان کەلتورێکی جوانە و تۆ لەو کاتەیە لەوانەیە ئەو دراوسێت ئەگەر هەشی بێ لەوانەیە بەهۆی عوزرێک و بۆنەیەکە و نەیتوانی بە خواردنەکە ئامادەکە بەڵام کاتێک تۆ ئەو خواردنەی بۆ ئەبەی یعنی کۆمەڵێک لە مشکلەی ناوماڵەکەشی لەوانەیە لە کۆڵ بکەیتەوە منداڵەکانی لەوانەیە ئەو خواردنی ئەو ئامادەی کردووە نەیخۆن بەڵام کاتێک ئەم خواردنی تۆ بۆ ئەچێ بەڕاستی کۆمەڵێک لە مشکلەی لێ دوور ئەکەوێتەوە بۆیە ئەفەرمێ یەکێک لە زاناکان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێ خانوویەکی هەبوو خانۆکەی هێنایە سەر سەودا بیفرۆشێ ئەفەرمێ پێیان گوت ئەو مشتری کە هاتبوو ڕێکەوتن لەگەڵ سیعرەکەی و سیعرەکەی بفرۆشێ لەسەر ئەو سیعرە ڕێکەوتن و پارەی وەرگرت و ئەوانە کوتی ئەوە لەسەر سیعر و نرخی خانۆکە ڕێکەوتین ئەی لەسەر نرخی دراوسەکەم کوتیان بۆ دراوسێش ئەفرۆشتێ کوتی بەڵێ کوتیان چۆن دراوسێ فرۆشتێ لە کوتی لەبەر ئەوەی دراوسەکەی من ئەوەندە چاکە ئیدا
قعدت سأل عنك فەرمووی ئەگەر لەگەڵی دانیشی ئەوەندە چاکە پرسیارت لێکە لە کەم و کوڕی و لە ژیانت لە نەخۆشی و یعنی لە کەم و کوڕیەکانی ژیانت پرسیارت لێکە ئەگەر بینیتت بەڕاستی ئەوەندە ڕوویگەشە ئەوەندە ڕووی خۆشە یعنی ئەگەر خەفەت و مشکلەیەکت هەبێ بەڕاستی خەم و خەفەتەکە لەبیر ئەکەوێتەوە ئەفەرمێ ئەگەر لێت دوور کەوتەوە غەیبەت ناکا و حیا و حیشمەت و کەسایەتی دەپارێزێ ئەگەڵ ئەفەرمێ ئەگەر لێت نێزیک بۆ و لەگەڵتا بوو لێت نێزیک ئەبێتەوە و بەدەم مشکلەکانتەوە لێت دێ ئەگەر پرسیارت لێکرد داوات لێکرد تو ئەو مشکلەم هەیە مشکلەکە بۆ چارەسەرەکە کوتە ئەو کەم و کورتێم هەیە کەم و کورتەکە و بۆ جێبەجێەکە بە ئەندازەی ئەوەی کە توانای هەیە و ئەگەر تۆ پرسیارە لێنەکە ئەو پرسیارە لێکا لە ژیانت ئەڵێ ئایا تۆ بۆ نمونە ئێستا ئێمە لەم دۆخە خراپەی نەخۆشی کۆرۆنایی داین کە خەڵک هەمووی کەرەنتینەیە و لە ماڵی خۆی دانیشتۆ ئەوەی کە مەعاشیە ئەوە باشە ئەوەی کە مەعاشینی لەوانەیە کابرا ڕۆژانە لە بەکرێکاریش ینی برد بێتە سەر بەڵام ئێستا ناچێتە دەرێ بەڵام تۆ ئەگەر دراوسەکەت چاک بێ ئەم کەسە دراوسەکەی چاک بێ بە پیرەوە ئەچێ و لێی ئەپرسی ئەڵە پێداویستەکانت چییە بۆیە ئەم زانایە کە ناوی سەعیدی کوڕی عاز بوو ئەفەرمێ کە ئەم کابرای ویستی خانۆکەی بفرۆشێ کە بینیتی بەو شێوەیە وەست و سەنای کردو و ئاوا باسی کردووە فەرمووی دەستی دراوسەکەی گرت و کوتی ئەو پارەی کە تۆ پێویستە ئەوە من بۆ جێبەجێەکەم بەڵام خانۆکە و مەفرۆشە بۆیە دراوسەی چاک بەڕاستی کوردەواری کوتویانە تۆ هەر خانوو مەکڕە دراوسەکانت بکڕە بۆیە دراوسەی چاک ئەوەیە بەڕاستی لە کاتی ناڕەحەتیەکانە بە پیر دراوسەکەیەوە بچێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دایکمانە فەرمێ پرسیار کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئین لی جارەینی فإلى أيهما أهدي قال إلى أقربهما منك بابا أفرمي دايك إيمان داران فرمي أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم إما دو دراوسمان هيا يعني أجر هاریکاری بتوانم هاریکاری یەکێکیان بکەم خواردن بۆ یەکێکیان بەرم نەخێر دوو دراوسێمەی هەردووکیان فەقیرن بەڵام هاریکاری کامیان بکەم لەم کاتەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هاریکاری ئەوەیان بکە کە لێتەوە نێزیکە بۆیە ئەوەی کە هەنگاوێک لێتەوە نێزیکە لەوەی کە دیوارەکەی بە دیوارەکەتەوە نەخێر لە خزمەتیە لێن نێزیکە هاریکاری ئەوەیان بکە بەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر باشە مامۆستا باست لە کەرەنتینە کرد و ئەو فەرمودەی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرمێ ئیمانی نییە کەسێ خۆی تێر بێ و دراوسەکەی برسی بێ ینی سێ جارە فەرمێ بەخوا ئیمانی نییە ئیمانی نییە ئیمانی نییە دەفەرمون کێ کەسێکە خۆی تێر بێ و دراوسەکەی لەم کاتەدا ئێمە چۆن لەمە حاڵی بین کە من چوزانم دراوسەکەم جاران بۆ نمونە خەڵک لەوە چە پەرژینێکیە کردگوێی لە سکاڵا و شەکوا و نەبوونی دراوسەکەی و بەڵام ئێستا دەرگاکان داخراون دەنگ ناچێتەوە دی من چۆن بزانم دراوسەکەم پێویستێتی وە تا چەند پێویستم فەرمودەی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لەم کاتەیە ڕەنگ پێ بدەینەوە گرنگیەکی زۆرتری پێ بدەین خۆی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پاڵپشتی بەم فەرمودەیەش کە ئەفەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره ئەفەرمی ئەگەر کەسێک باوەڕی بەخوا هەیەەوە باوەڕی بە قیامەت و ڕۆژی دوایی هەیە کە مرۆڤەکان ئەوەی کە کاری چاکە ئەکەن لە قیامەتا بە چاکە پاداشتیانە درێتەوە ئەوەی کە خراپەژەکە سزای خراپەکان وەرەگرن ئەفەرمێ فەلیوکرم جارەه چاکە لەگەڵ جیرانەکانتانە بکەن ئەو فەرمودەی کە باسیشت کرد بەڕاستی ئێمە ئەبێ ئەگەر بۆ خۆشمان نەزانی لە ماڵەکانی خۆماندا کە کوێ فەقیر و هەژارە لە کۆمەڵی خەڵک هەیە لە گەڕەکەکەمانە لە منتیقەکەمانە بۆ نەمامۆسایەکی ئاینی هەیە کەسایەتیەکە خەڵک زۆر ڕووی تێنێ ئەگەر من و تۆ بمانەوێ هاریکاری کەسێک بکەین با بچینە لای ئەو مامۆسایە ئەگەر بەشێک لە هاریکاریمان هەیە بەشێک لە پارەمان کردو بە سەدەقە بەشێک لە خواردنەکەین بە سەدەقە بیبین ئەو مامۆستایە بەوەی کە لە منتیقەکەیە و خەڵک زۆرتر ڕووی تێنێ کە من و تۆ نایناسین بەڕاستی لەم ڕێگایەوە ئەتوانی خێر و سەدەقەکانی خۆمان بکەین لە جیرانەکانمانە ئێستا من لە منتیقەی خۆمان بە چەندەها ماڵ هاتووە بە چەندەها کەس هاتووە داوای هاریکاری کردووە بەڵام لەبەر ئەوەی شتێکی وان بەدەستەوە نەبووە نەمتوانی هەتا ئێستا هاریکاری کەس بکەم بەڕاستی بۆیە ئێمە ئەتوانین لەم ڕێگایەوە لە ڕێگای کەسایەتیەکانە ئەو کەسایەتیانەی کە لە شوێنەکان دیارن بەڕاستی هاریکاری خەڵک بکەین ئەوەی کە نیەتمان هێناوە ئەگەر بەشێکی کەمیز بێ بەشێکی کەمیش بێ لە خێر و چاکە بیکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بە ئافرەتە موسڵمانەکان فەرمووی ئێوە خێر و سەدەقە و چاکە بەکەم مەگرن کە هاریکاری دراوسەکانتانەکەن هاوسەکانتانەکەن ئەگەر
بە قاچی حیوانێک بێ کە لێتان ناوە ئەگەر قاچەکەی بەرم بۆ دراوسەکەتان ئەگەر سمی وڵاخەکەی سمی بزنەکەی و تۆ لێن ناوە بە سەر و پێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بەکەم باسی سەدەقە و هیناکە فەرمێت و ئەوەندە ئەگەر کەمێکیش بێ هاریکاری جیرانەکە بکە بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی خير الأصحاب عند الله خيرهم لصاحبه وخير الجيران عند الله خيرهم لجاره فەرمووی باشترین هاوڵ لە لای خوای پەروەردگار ئەو هاوڵەیە کە بۆ هاوڕێکانی بۆ هاوڵەکانی چاکە و باشترین جیران و هاوسێژ لە لای خوای پەروەردگار ئەو جیرانەیە کە بۆ جیرانەکان و بۆ هاوسەکانی چاکە بەڕاستی بۆیە ئێمە ئەبێ لەم کاتەدا بەڕاستی ئەوەی کە توانەمان هەیە بە ئەندازەیەکی کەمیش بێ هاریکاری ئەو کەسانە بکەین کە بەڕاستی جیرانمانن هاوسێمانن لە کۆڵان و لە منتیقەکانمانە هەن بەڵام ناتوانن کاسبی بکەن ئیش و کاریان وەستاوە چاوەڕێیان لە دەستی مسلمانانە مسلمانێک خێرێک سەدەقەیەکیان بێ بکە ئەگەر بە بەشێکی کەمیش بێ بەڕاستی زۆر باش مامۆستا زۆر جار مرۆڤ کاتێکە هەر لە کۆڵانە لە شوێنێکی گشتیا سەلامێکی بۆەکەی هەستەکەی زۆری پێخۆشە هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کاریگەری سیحراوی سەلاممان بۆ کات لە شوێنێکی ترا کە باز لە نامەبوونەوەی سەلامەکە لە کۆمەڵگەیە ئەفەرمێ کابرا کە سەلامی لێەکرێ بیرەکاتەوە دەڵێت تۆ بڵێ فڵانە کەس ناسی بێتمی وا سەلامی بۆ کردومە بەس ڕۆژێک دەوەکو ئەم ڕۆمان سەلامکردن نامەوە بێتەوە لە دراوسێتیشدا هەست دەکرێت ئەمە وایە دراوسەکەت لەوە چه حەز بکات تۆ بچی بۆ ماڵیان یا لێی بپرسیتەوە یا سەلامێکی لێ بکە محیبەت هەبێ لەبینتا تۆش بە هەمان شێوە پێت خۆشە بەڵام هەستەکەی هیچ کامیان ئامادەی دەست پێشخەریەکەیان نیە ئێمە چۆن پێویستە کاتێک کە دراوسێ دێتە کۆڵانەکەمانەوە لەوە چێ زۆریشی پێخۆش بچین بە خێراتنی بکەین لەلایەن دانیشین وەکۆڵێ ئامادەی هاوکاری و پێکەوە ژیانی لەگەڵا گرێ بدەین چۆن ئەم دەست پێشخەریە بکەین ئێمە خۆی طبعا ئەگەر دیقەت بگرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی سەلامە کە باسی سەلامت کرد ئەفەرمی ئەگەر دوو کەس بە یەک گەیشتن کامیان لە سەرەتا سات سەلامی کرد ئەوەیان باشترە لەوەی تریانە کەواتە ئەم کەسەی کە ئەیەوێ هاریکاری دراوسەکەی بکە نەخێر لەمە و پێش هەر لەوانەیە لە دوورەوە سەلامێکی لێ کرد بێ بەڵام ئێستا بەهۆی ئەم نەخۆشیەوە بەهۆی ئەم بەڵاو موسیبەتەی کە بەسەر مرۆڤایەتی هاتووە وڵاتی ئەمەش بەڕاستی ئەو بەڵاو موسیبەتەی بەسەر هاتووە تۆ ئەو چاکەیە ئەو گەورەیە بۆ خۆت بەدەست بێنە کە ئەتەوێت چاکەی لەگەڵا بکەی بەوەی کە بەشێک لە ماڵەکەت بەشێک لە هاریکاری لەگەڵا بکەی بڕۆ سەلامێکی شیرێ بکە و لە دەرگاکەشی بدە و با بێ بۆ لات و بەشێک لە هاریکاری ئەگەر خواردنی بێ ئەگەر پارە بێ هاریکاری بکە و تۆ دوو جار باشتری لەو بەوەی کە جارێک هاتوویت و دەرگاکە لێگرتۆ سەلامت لێ کردۆ جارێکی تریان وەکو دراوسێتی چویت و هاریکاری و کردو و بەشێک لە پێداویستەکانی بۆ جێبەجێ کردووە بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێ بێ فەرمن لە تەفسیرێم ئاەتەیە کە خوای پەروەردگار فەرمی والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا ئەفەرمون زانایان ئەفەرمون خوای پەروەردگار فەرمی ئەو کەسانەی کە باوەڕدارانی پیاوانیان ئافرەتان بە بێ هۆکار ئازار و ئەشکەنجە ئەدەن بەڕاستی ئەمانە گەورەترین گوناه و تاوانیان کردووە بۆیە زانایان ئەفەرمون مەبەست پێی لێرەدا پێی دراوسێکانە بۆیە ئێمە دراوسێ بەڕاستی ئەبێ بەو شێوەیە هەڵسوکەوت لەگەڵ دراوسێ و هاوسەکانمان بکەین بەڕاستی ئازار و ئەشکەنجەیان نەدەین نەوەک هەر خراپەمان بۆیان نەبێ بەڵکو ئەبێ دراوسێ چاکە لە دراوسێ چاوەڕێ بکە نەوەک بەعەکسەوە خراپە و نەکار و کردەوەی ناشیرن و نەخراپەکاری بەڕاستی نابێت لە دراوسێ چاوەڕێکە بۆیە پێغەمبەری خوا سێ جار فەرمووی والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن قيل من يا رسول الله قال الذي لا يأمن جاره بوائقه وبيغمر صلى الله عليه وسلم فرمي والله إيماني نية والله إيماني نية والله إيماني نية فرمي عن أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم كي فرمي أو كسي كدراوسيكي لشر بلاو مصيبة خرابي أمين نية كواتا إيما بيغمر أو من فيركا بلكو نابينك هر خرابة ما بوينة بلكو أبي شاكا ما بوينة بچين ناوشتكي ديكا آيات من هي كتاية سرجم زور بداخوة نەمانتوانیوە ئەخلاقیات و ڕەوشتە بەرزەکانی قورآن و فەرموودە لە ژیانی خۆمانە لە جلوبەرگمانە لە خواردنمان لە زۆر تیترا جێ بکەینەوە ئاەتمانەیە دەفەرمێت و عەسر یا ئێوارە بە تەلەفۆن بیا ببینین بە مرۆڤێک دوتووە دین بۆ ماڵتان خۆت حازر کردووە جلت هین کردووە مناڵت حازر کردووە چیتە بەردەرگا کابرا دەڵێ ببوورن لەم کاتە لەگەڵ خێزانمان کێشەیەکمێ لەوە چێ نەبوونیەکمە بێ بگەڕێنەوە قورآنە فەرمێ بگەڕێنەوە ئەمە بۆ ئەوان باشترە هەموو ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکەکان و لایەنە ئەمنیەکان و میدیاکان ئەڵێن لەم کاتە پەیوەندیە کۆمەڵایەتەکان ڕابگرن
من دەچم بۆ ماڵی دراوسەکەم کابرا پێی خۆش نییە تێکەڵی من بکە بەڵام لە ڕووشی نایە پێم بڵێ یاگە پێم بڵێ لەوە چێ من زویر ببم بڵێم من بە خەڵگری نەخۆشیەکە زانین تا چەند پێویستە من ئەم هۆشیاریە ئاینیە کە پێش ڕێکخراوی تەندروستی گیانی قورئان بە منی فەرمووەگەر کابرا عوزرێکی بۆ هێنایتەوە وتی مێژوورەوە تۆ بگۆی گەرە لە بەرەمە بۆت خێرتر و باشترە تا چەند پێویستە ڕەچاوی ئەمە بکەین لە ڕوانگەی ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ ئیمانی کەسێکە دراوسەکەی لە شەڕ و لە نەخۆشی لە خراپەی ئەمین نەبێ. خۆی ئێمە ئەگەر دیقەت بگرین ئیسلام هاتووە هەموو شتە جوانەکانی فێری ئێمە کردووە وەکو مرۆڤ و بە تایبەت وەکو موسڵمان. بۆیە ئێمە ئەبێ ئەو شتە بەڕاستی ئەم ئاەتە کە دابەزی ئەوەی کە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. ئەم ئاەتە ئەفەرمێ کە ئیمامی عومەر لە پێغەمبەری وەرگرت صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ وإذا قيل لكم ارجعوا فارجعوا کاتێک کە پیان کوتن بگەڕێنەوە ئەفەرمێ زۆرێک لە ماڵەکانی مەدینە گەڕا هەتاکو هەمووی ئایانگو فەرمویانە کرد و بێ دانیچێ بەڵام یەکێک لە ماڵەکان کە لە دەرگایە کە کوتیان فەرمووی ئیمامی عومەر بوو کوتیان لەبەر ئەوەی ئێستا مەجالمانیەوە بگەڕێرەوە ئیمامی عومەر کوتی سوپاس بۆخوا کە توانیتم ئەم ئاەتەش دێبەجێکم. ئێمە بەڕاستی ئەبێ وەکو سەحابەکان لە قورئانی پیرۆز بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن سەحابەکانی فێر کردووە و ئێمەش وەکو ئەوان وەکو پێشەوایەک و وەکو قودوەیەکی چاک ئەبێ لەوانەوە فێر بین. ئێمە لە ئێستادا کە دین فێری کردوین لە کاتی بەڵاو موسیبەتەکانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر نەخۆشی تاعون لە وڵاتێکا بوو لە شارێکا بوو تایە بوون دەرمەچن و ئەگەل لە دەرەوەش بوون مەچن بۆ ناوی مادام ئێستا لە ڕووی تەندروستیشەوە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی تەندروستی ئەڵێ تێکەڵاوی کۆمەڵایەتی کەمکەنەوە ئێمە تێکەڵ نابین هاتوچۆی یەکتر ناکەین بەوەی کە بچین و سەردانی یەکتر بکەین پێکەوە دانیشین بەڵام بە تەلەفۆن ئەتوانین لە یەک بپرسین و پێداویستی یەکتر جێبەجێکەین من تەلەفۆن بۆ تۆ ئەەکەم کاگڕاز پێویستی و بە چییە ئەوە هەر پێداویستێکە هەیە من بۆ جێبەجێ ئەەکەم ئەوەندەی بەتوانامە هەبێ خۆجاری واش هەیە ئێستا لەبەر ئەوەی کە پێشکەوتن زۆرە بەڕاستی ئێمە ئەتوانین پێداویستی یەکتر وەکو دراوسێ وەکو کەسایەتی وەکو مسلمان لە ڕێی تەلەفۆنەوە جێبەجێکەین ئەگەر دراوسەکەم پێویستی بە خواردنە لە دەرگا ئەم خواردنەکەی بۆ بم بەر دەرگاکەی خەمە ئەو دیو دەرگاکە و خوا حافیزەی لێ ئەەکەم و ناچم دانانیشم هەر تەوقەشی لەگەڵ ناکەم مادام تەندروستی ئەڵە تەوقەکردن خراپە لەوانەیە خەڵکێک حەزەر زۆر بکە ئەگەر من ئەڵێم جاری وایە تۆ ئەچی بۆ شوێنێ کابرا ئەگەر مانگێکی کەش تووشی ئەم نەخۆشیێ بێ ئەڵە بەخوا فڵان کەس هاتوو لە ڕێی ئەمەوە من تووشی ئەو نەخۆشیێنێ بۆیە ئێمە باسی دراوسێ ئەەکەین و دراوسێش ئێمە ئەتوانین پێداویستی یەکتر جێبەجێکەین لە ڕێی سەردانیکردنەوە نا لە ڕێی هاتوچۆنا لە ڕێی تەلەفۆن و پەیوەندیە کۆمەڵایەتەکانی ترەوە ئێمە پێداویستەکانی یەکتر جێبەجێکەین بەوەی ناشچین بۆ ماڵەکەی و با ئەو ترسەشی نەبێ بەڵام ئێمە پێداویستی ڕۆژانەی ئەتوانین بۆ جێبەجێ بکەین بەڕاستی بۆیە ئەفەرمێ ئیمامی ئەبوو هورەیرە ئەفەرمێ پیاوێک کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا باز ئەکرێ ئەفەرمن فڵان کەس نوێژی زۆری سونەتی هەیە و ڕۆژووی سنەتی زۆری هەیە و سەدەقەی زۆری هەیە بەڵام ئەفەرمێ غير أنها تؤذي جيرانها بلسانها بلام أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم باز ذكره أم كس عبادتي شخصي زوره بلام بزباني بدمي جيرانكاني دراوسيكي زور أزيد ده أفرمي پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرمي هي في النار فرمي أم كس لا أجري دوزخايا دعاء فرمي أم كس هر برسالي لك فرمي أي پیغمبری خوا عليه الصلاة والسلام كسي كترمان هي نوێژی سنەتی کەمی هەیە ڕۆژووی سنەتی کەمی هەیە کەمێک لە ماڵەکەی ئەبەخشێ بەڵام وإنها تصدق بأثوار من الأقيط ولا تؤذي جيرانها بلسانها قال هي في الجنة فەرمووی ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سەدەقەی کەمی هەیە لەوانەیە بەشێک لەو کەشکە وشکەی کە کەشکی وشک کردوێتەوە بەشێکی لێ ئەبەخشێ هەر کەشەکە بۆ ئەو کاتە بەڵام ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جیرانەکەی لە زوبانی ئەمینە لە داوێنی ئەمینە لە چاوی ئەمینە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی هي في الجنة ئەم کەسە ئەم دراوسەیە لە بەهەشتایە بۆیە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وامان فێرەکە ئەبێ من و تۆ نوێژ و تاعەت و عیبادەت شخصیە بۆ خۆمان یەکەین بەڵام لایەنی کۆمەڵایەتیمان لایەنی زوبانمان لایەنی چاومان لایەنی گوێمان لایەنی دەستمان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ مسلمان ئەو مسلمانەیە کە مسلمانە لە دەست و لە زوبانی ئەمین بن یعنی ئەمە شتێکی زۆر کورتە بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەیەوێ من و تۆی مسلمان بەڕاستی فێرکە ئەبێم دراوسێ بەڕاستی لە دراوسێ لە دەستی ئەمین بێ لە زوبانی ئەمین بێ لە چاوی ئەمین بێ ئێمە خۆمان بەپێ ڕێنمایەکانی خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دراوسەکەمان لێمان ئەمینە و بچووکترین خراپەمان بۆی نییە بەڵام دەبینین لە بەرامبەرە
دراوسێکەمان ئایا بەو ئاژەڵانە بێت کە ڕایگرتوون بە شێوازی ڕاگررتنی سیارەکەی بێ بە دەنگ و هەرای تەلەڤزیۆنەکەی بێ لە باخچەکەی دانیشتووە هۆکاری ئەوەیە کە عەزیەت و ئازارێکی زۆری بۆ ئێمە دروست کردووە ئەو کاتەرکی ئەمە چیە بەرامبەر بە خراپەی دراوسەکانمان خۆی بەڕاستی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمان فێرەکە ئێمە ئەگەر کەسێکی خراپەی کرد ئەبێ ئێمە هەر چاکەی بکەین بەرامبەر ئەگەر دراوسەکەمان چەندە خراپێ من و تۆی مسلمان ئەبێ هەر چاک بین لەبەر ئەوەی جاهیلون قالوا سەلامە و ئێمە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەککەدا کاتێک کە دەعوەیە کرد بە پەنهان بە سڕی دەعوەیە کرد قوڕەیشیەکان چەندە ئازار و ئەشکەنجەیاندا بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد بۆ مەدینە و دوایی گەڕایەوە و مەککەی فتح کرد دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێبوردەیەکی گشتی دەرکرد فەرمووی هەر کەسێک بچێتە کەعبەوە ئازادە هەر کەسێک لە ماڵەکەی خۆی دانیشی ئازادە هەر کەسێک بچێتە ماڵی ئەبی سوفیانەوە ئازادە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بیری ئەوەی نەکردوێتەوە کە تۆڵە بکاتەوە لەو کەسانی کە لە کاتێکا کە ئەم دەسەڵاتی نەبوو خراپەیان لەگەڵ کرد و ئازار و ئەشکەنجەیان داوە باوکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لایەنی لێبوردەیی هەڵبژاردووە بۆیە من و تۆش کاتێک خۆمان بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە ئەزانین صلی الله عليه وسلم ئەبێ لێبوردە بین ئەگەر دراوسەکەمان چەندە خراپ بوو بێ ئەگەر لە پێش ئەم کۆڕۆنا و نەخۆشیەدا چەندە ئازار و ئەشکەنجەی دابین بەڵام کاتێک کە ئێستا ئەزانی من و تۆ کە دراوسەکەمان پێداویستێکی هەیە پێویستێکی هەیە ئەزانین دەستی کورتە بابیر نەکەینەوە لەوەی بەخوا لە مناڵەکەمانی داوە بەخوا خراپ بۆ منداڵەکەمان بەخوا نەوەڵا جنۆی پێداوین لەوانەیە بە دەنگی تەلەڤیزۆنەکەی کە زۆری سەوت دابێتێ ئازار و ئەشکەنجەی دابیت و ناڕەحەتی کردبین ئێمە بیر لەوە نەکەینەوە بەڵکو بیر لەوە بکەینەوە هەر چاکەی لەگەڵا بکەین چیرۆکو بە سەرهاتێکەیە لە ژیانی ئیمامی ئەبی حەنیفەدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیمامی ئەبی حەنیفە لە بەغا کاتێکە لە بەغا ژیاوە ئەفەرمێ دراوسەیەکی بوو کوڕێکی گەنج بوو ڕۆژانە ئەم کوڕە ئەچوو بۆ ئیش ئەڵە ئیشەکەشی چی بوو پینە دۆزی بوو پێڵاو و ئەو شتانەی پینە ئەکرد ئەڵێ کە شەوێ ئەهاتەوە کۆمەڵێک ڕەفیقی گەنجی وەکو خۆی کۆ ئەکردەوە ئەڵێ حتا بەیانی گۆرانیانەگو حتا تێر ئەبوون عارەقیانە خواردە و دوای گۆرانیانەگو ئەڵێ ئیمامی ئەبی حەنیفە زۆر بێزار بوو بەڵام فەرمێ بەو شێوەیە تێگەیشتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری کردوین کە ئەبێت چاکە بکەین لەگەڵ دراوسەکەمانە ئەفەرمێ ئیمامی ئەبی حەنیفە ڕۆژێک لە ڕۆژان بەڕووی ئەم گەنجەیانەدایەوە نەیگو بەیانەیەک نەچوە بەردەرگاکە و کاتە دەرێ بڵێ کاکە تۆ منە ئازار داوە تۆ منە بێزار کردووە نەخێر زۆر کەسەی ئێستا سیارەکەی دراوسەکەی تۆزێ لە بەردەمی ئەمان ڕایەگرێ ڕێگە چێ لە دەرگایە لە جەڕەزۆ کاکە وڵا سیارەکە و ڕێ لێ کردوین نەخێر ئیمامی ئەبی حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت چەندێک ئەم گەنجە بێزار و ناڕەحەتی کرد تەریقی نەکردەوە نەچوو ڕووی بگرێ و بڵێ کاکە تۆ منی بێزار کردەوە ئەفەرمێ شەوێک لە شەوەکان ئیمامی ئەبی حەنیفە گوێی ڕاگر ئەفەرمێ ئەم دەنگی شەوانە نییە دەی متابعی کرد پرسیارێکی کوتیان وڵا ئەو کەسە گیراوە و پۆلیسی ئەو کاتە دەسەڵاتداری ئەو کاتە هاتوون و ئەمە مخالەفەیەکی کردو و گیراوە فەرمی ئیمامی ئەبی حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چووە لای پاشای ئەو کاتە و پاشای بینی و دەسەڵاتداری ئەو کاتەی بینی داوای کرد کە ئەو کەسە ئەو گەنجەی کە گیراوە ئەم شەو ئەوە دراوسەی منەوە بۆیە داوا لێکەمە بێ بەری دەی ئەفەرمێ گەنجەکەی لەگەڵ خۆیدا بە تەکلیفی ئیمامی ئەبی حەنیفە لەسەر داوای ئیمامی ئەبی حەنیفە دەسەڵاتداری ئەو کاتە گەنجەکەی بەردا و ئیمامی ئەبی حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هێنایەوە ئەفەرمێ کە ئەم ئەخلاقە جوانەی بینی لە ئیمامی ئەبی حەنیفە ئەفەرمێ ئەی ئیمام وەڵی خۆ من بە خوڕەوشت و ئەخلاقی خۆم زۆر تۆم بێزار کردبوو بە گۆرانیەکانم بە عارە خواردنەوەم بەڵام ئەفەرمێ ئیمامی ئەبی حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئێمە ئیسلام وا فێری کردوین ئەگەر چەندە بەرامبەرەکەمان خراپێ هەر ئەبێ ئێمە چاکەی لەگەڵا بکەین ئەفەرمێ بۆیە ئەم گەنجە وازی هێنا و تەوبەیەکی نەسوحی کرد بەینی خۆی و خوای وازی لە هەموو کار و کردەوە ناشیرنەکان هێنا بۆیە ئیسلام فێری ئێمە ئەکا بەڕاستی هەرچەندە دراوسەکانمان هەنجەرە هەم هەرچەندە هاوڵەکانمان ڕەفیقەکانمان دۆستەکانمان خراپ بن بەڕاستی ئێمە ئەبێت چاکەیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی بە خوڕەوشتی من و تۆ تێبگا ئەم کەسە کە بەڕاستی هەرچەندە خراپەی لەگەڵا کردوین بەڵام کاتێک کە من و تۆ چاکەی لەگەڵا ئەکەین ئەو لە خراپەکانی پەشیمان ئەبێتەوە بۆی ئەبێ بە دەرس و پند و ئامۆژگاریەکی جوان زۆر باشە بێگومان مرۆڤەکان دابش بوون بەسەر گونجێ حەشیرەتی جیاواز نەتەوەی جیاواز حتا ئاینی جیاواز حیزبی جیاواز مەزەبی جیاواز ئەم جیاوازیانە وا دەکا کە
من دراوسەکەم لە حیزبێکی دیکەیە لە ڕەوتێکی دیکەیە تەنان لە ئاینێکی دیکە لەو چێوەکو من هاتوچۆی مزگەوت و ئەم شوێنە ئاینەکان نەکە یا پەرش ئاینەکان جێبەجێ ناکە ئەم جیاوازیانە وا دەکات کە من خراپەکار نەک خراپەکار چاکەی لەگەڵانەکەم ئێمە ئەگەر دیقەت بگرین لە ژیان و سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بۆ خۆی دراوسەی هەبوو یەهودی بووە کاتێک کە نەخۆش بۆ چۆ سەردانی کردووە و لێی پرسیوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبول کردەوەی کە گۆشتە ژەهراویەکەی ئەدەنێ لە خەیبەرە ئەو گۆشتەشی ئەنێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ و کابرایەکی فارسی دعوەتی ئەکا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە پیر دعوەتەکەیەوە ئەچێ بۆیە ئێمە ئەگەر دیقەت بگرین لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم شتانە هیچی نابن بە ڕێگری ئەوەی کە بەڕاستی من چاکە لەگەڵ دراوسێکەمانەکەم بۆیە ئێمە ئەڵین بەخۆ ڕەوشتی جوانی ئێمە ئەبێ خەڵک بێ هەرچەندە مسلمان بێ هەرچەندە ملتەزیمی دینی ئیسلام بێ هەرچەندە من و تۆ ڕێ و ئەخلاق و خۆڕەوشمان جوان بێ ئەبێ ئەوەندە بەهۆی خۆڕەوشت و ئەخلاقی جوانی من و تۆ ئەوەندەی تر پابندە بێ ئەگەر کابرا مسلمان نەبێ غەیرە مسلمان بێ کاتێک من و تۆ مسلمانین چاکەی لەگەڵ ئاکەین ئەمە بۆی ئەبێ بە دەرس و پند و ئامۆژگاریەک بۆی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیری کرد بێتەوە کە بەڕاستی خراپەی لەگەڵ من و تۆ بکە کاتێک کە ئەو چاکەی لەگەڵ من و تۆ ئەبینێ بەڕاستی وازیێنێ لە خراپەکەی بیر لەو خراپە ناکاتەوە جارێکی تر بۆیە ئێمە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە فێرەبین پێغەمبەری خوا بۆ خۆی کاتێک کە قەرزی کردووە لە کابرای جوولەکە قەرزی کردووە و کاتێک کە کابرای جوولەکە داوای قەرزەکەیەکە ئەیەوێ ئازاری پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم ئیمامی عومەر ئەیەوێ بەگژ یا بچێ بەڵکو ئازاری کابرای جوولەکە بدا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ یا عومەر تۆ بە من بڵێ قەرزەکە و بدەرەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەیش بڵێ بە جوانترین شێوە داوای قەرزەکە و بکەرەوە بۆیە ئیسلام ئێمە بەڕاستی هان ئەدا لە کۆمەلگادا ئێمە وەکو یەک بژین بەڕاستی چاکە بکەین لەگەڵ یەکدا و من و تۆی مسلمان بەڕاستی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمی مسلمان ئەو مسلمانەیە کە خەڵکی لە دەست و لە زبانی ئەمین بن بەڕاستی ئێمە لە کۆمەلگادا ئەبێ ئەوە بین بەڕاستی چاکە بکەین لەگەڵ یەکترا بە خوڕەوشت و جوان ئەخلاقی جوانی یەکتر بەڕاستی ئێمە خەڵک پند و ئامۆژگاری لە خوڕەوشت و ئەخلاقی جوانی ئێمە وەرگێ ئێمە بیر نەکەینەوە لەوەی کە کابرا مەسیحیە کە کابرا جوولەکەیە کە کابرا زەردەشتیە و ئێمە بیرکەینەوە لەوەی کە لە پێش ئەوەدا ئەم کەسە مرۆڤە ئێمە وەکو مرۆڤ معاملەی لەگەڵا بکەین هەڵسوکەوتی لەگەڵا بکەین دواییش ئەگەر وەکو مسلمان و وەکو دیندار بیرمان کردەوە ئەوتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاریکاری کابرای جوولەکەی کردووە سەردانی جوولەکەی کردووە بەڵکو داوەتی جوولەکەی خواردووە و کاتێک کە جوولەکەیەک پێویستی پێبێ کە چوو بۆ مەدینە جوولەکەکان چەند ساڵ شەڕیان بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هات و سوڵحی کردن لە بەینیانە ڕێکی خستنەوە کە کام مسلمانیش نەبوون بۆیە ئەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئیسلام کە هاتووە ئێمە فێری ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانانە ئاکە زۆر باش مامۆستا ئەگەر لە مخالەفەیەکی مرورە لە شوێنێکی گشتیە دوو مرۆڤ ببێتە شەڕیان دەنگ بەسەر یەکا بەرز بکەنەوە بەجۆی لە جۆرەکان لە دەستی شامگاتەیەک ئەگەر زۆر مستەمێکی وایەتیانە بێ لەوە چێ شەڕەکان تا ڕادەیە شتێکی ئاسایی بێ بەڵام خوا تەنانەت جەلە جەلالوه قبوڵی نەکردو مرۆڤ تەنانەت ئاخۆفێکیش لە دایک و باوکی خۆی بکەن بەستمەوەی لێرەوە گە تۆ دەنگیش بەرزکەیتەوە دەستیش لە یەخەیەک وەردەن بەڵام لێرەوە هێڵی سوورە بەرامبەر بە دایک و باوک تەنانەت مەبەستمەوەی بیگەڕمەوە بۆ مەسەلەی دراوسێ ئەگەر قەرار بێ من لە دەرەوە خراپەی لەگەڵ جەنابتا بکەم بۆ منە کۆمەڵێ هەراهوریا لە نێوانمانە ڕوو بدە بەڵام ئەمە ئەگەر لەگەڵ خودی دراوسیا بێ تاوانەکەی گەورەترەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر زینا لە شوێنێکی دیکەیە بۆ منە خراپ بێ لەگەڵ ئافرەتی دراوسەیە پلەکەی زۆر گەورەتر و خراپترە دزی ئەگەر بۆ منە من بێم لە گەڕێکێکی دیکە دزی بکەم یا بۆ منە کارێکی قێزەون بکەم لەگەڵ دراوسەکان لەبەرەوەی کە ئەمین و وەکوڵێ بەجۆی لە جۆرەکان لێم ئەمینە تاوانەکەی گەورەترە ئەم بوارە چۆن چۆنی لە فەرمودەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم ڕەنگی داوەتەوە ئەگەر دیقەت بگرین مادام ئێمە دراوسێ ئەڵێن حەق و مافی بەسەر دراوسێوە هەیە هەتاکو نێزیک بێت حەق و مافەکەی زۆرترە مادام حەق و مافی هەیە بەڕاستی ئێستا من ئەگەر دراوسەیەکم هەبێ لەوانەیە دراوسەکەم ئەوە لە من ئەمینە بە ناوی دراوسەیەتیەوە ئەگەر بچمە حەوشەکەی بچمە ماڵەکەی لەوانەیە لێم نەپرسێ بۆ چیاتوی بەڵام ئەگەر کەسێکی بێگانە کەسێک بڕوا لەو ڕێگایەوە لەو کۆڵانەوە بچێتە ماڵەکەی و لەوانەیە لی بپرسێ لەوانەیە ئەگەر کابرا بژڕوا بە دوایە بڕۆ بانی کە بڵێ بۆ چیاتوی تێ ماڵەکەم بۆیە دراوسێ لە دراوسێ ئەمینە جاران هەر لە کۆمەڵگەی کورداوای شاکابرا کە چوو بۆ سەفەرێ
کلیلەکەی ئادا بە دراوسەکەی ئاوی داگایەکت لەم دەرو حەوشە و ماڵم بێت تا ئەگەڕێمەوە. بەڵێ اینجا بۆیە دراوسێ لە دراوسێ ئەمینە کە مادام ئەمینە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەکەی ئەفەرمێ ئەگەر تۆ خراپە بکەی لەگەڵ کەسێکە کە دراوسێت نەبێ ئەگەر لەگەڵ دراوسێکە تابیکەی دوو ئەوەندەی گوناهەکەی هەیە وەکو ئەوە دوو جار زیناو کرد بێ ئەگەر دزی بکەی وەکو ئەوە دوو جار دزی و کرد بێ بە عەکسیشەوە ئەگەر چاکە بکەی لەگەڵ دراوسێکەت ئەگەر لەگەڵ غەیری ترا چاکە بکەی چاکەکردن لەگەڵ دراوسێدا دوو ئەوەندە خێر و پاداشتی هەیە بۆ لەبەر ئەوەی ئەم دراوسێ ئێستا ئەگەر من دراوسێکی فەقیر و هەژارم هەبێ ئەگەر من ژیانم خۆش بێ لەوانەیە بەشێک لەو دراوسیانم چاویان لە دەستی منەوە بێ من هاریکاریەکیان بکەم چاویان لە دەستی جەنابتەوە هاریکاریەکیان بکەی بۆیە ئێمە ئەبێ بەڕاستی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە فێربین مادام گوناه و خراپە و تاوان دوو هێندەی خراپە و تاوانی غەیری دراوسەیە چاکەش دوو هێندەی خەڵکی ترە بەڕاستی من دراوسەکەم ئەگەر چاکەی لەگەڵا بکەم لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان کە بەدەمیەوە ئەچون پێداویستێکی بۆ جێبەجێەکەم لەوانەیە ئەم کەسە ئەم چاکەی هەل لەبەر چاوە بۆ لەبەرەوە ئێمە ڕۆژانە یەکترە بینی ڕۆژانە بەر یەکەکەوین سەلام لە یەکەکەین ئەمەی هەل لەبەر چاوە بەڵام تۆ لەگەڵ یەکێکی ترە چاکەکەی لەوانەیە و کابرەیە لەوانەیە لە تەمەەن تا جارێکی تر تۆ نەبینێت تەمامەسا زانایانی ئیسلام ئاماژە بەوەکەن لە گەڕەکێکە ئەگەر مرۆڤێ بەهۆی فەقیریەوە تووشی گوناحێک ببێ بڕوا بۆ منە بڕوا بڵێن بەخوا من نەچمە دەرەوە تووشی کۆنا بێ نەخۆشەکە تووشی زینا بێ تووشی دزیب بێ زانایانی ئیسلام فەرمون ئەگەر ئەم دراوسیانە بیریان لێ نەکرد بێتەوە مشوریان نەخوارد بێ و بە تەنگەوە نەبوو بێتن کۆی ئەو گەڕەکە گوناهبارە بن بۆ منە ئافرەتێک هەیە وەلی ئەمر یا موختار یا دانیشتوانی ئەو گەڕەکە نەیانتوانیوە کوڕێکی ساڵحی بۆ بدۆزنەوە ئەگەر تووشی گوناه بێ زانایانی ئیسلام ئەمە هەیە کە فتوای وایان داوە کە ئەهلی ئەو گەڕەکە پێی گوناهبارە بن. بەڵێ خۆی ئەگەر لەم فەرمودەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەبدوڵای کوڕی عەباسە گێڕێتەوە فەرمێ ما آمن بي من بات شبعان وجاره جائع إلى جنبه وهو يعلم به ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسە ئیمانی بە من نەهێناوە کە بۆ خۆی تێرە لە ماڵەکەی خۆیدا تێرە بەڵام دراوسەکەی لە تەنیشتەوەیەتی لەم لایەتی لەو لاوەیەتی لە بەشی پێشەوەی ماڵەکەیەتی لە بەشی دواوەی ماڵەکەیەتی بەڵام برسێتی ئەم بە تێری ڕۆژەکاتەوە بەڵام ئەو بە برسێتی ڕۆژەکاتەوە تێریەش بۆ شتەکانی دیکە و بوارەکانی تریش بۆ هەموو بوارەکان ئەفەرمی ئەم کەسە ئیمانی یعنی زانایان کە ئەفەرمون پێغەمبەر فەرمێن صلی الله علیه وسلم ما آمن بی ئەفەرمون ئەو ئیمانەی کە خوا و پێغەمبەری خوا ئەوێ ئەم کەسە و ئیمانەی نییە بۆیە ئێمە لەم فەرمودەیە ئەوە فێر ئەبین بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوێ ئەوە فێری ئومەتەکەی کە بەڕاستی لە خواردنەوە لە پێداویستی ڕۆژانەوە لە سەلامکردنێکەوە نەخێر شتێکی هێناوەتەوە و بۆی ناچێتە ژوورێ ئەبێت تۆ هاریکاری بکەیت و پێداویستەکەی بۆ جێبەجێەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە فەرمێ باسی ئەوە ئەکا فەرمێ سبحان الله سەدەقەیەکە الحەمدولله سەدەقەیەکە الله ئەکبەر سەدەقەیەکە فەرمێ ئەگەر دراوسێکت ئەگەر هاوڕێکت بارێکی هەبوو ئەگەر پێداویستێکی هەبوو تۆ هاریکاری بکەی ئەمە سەدەقەیەکە بەڕاستی کەواتە تۆ ئەگەر دراوسێکت پێداویستێکی هەیە کاکە پێداویستی خواردنی نییە پێداویستی پارەی نییە بەڵام پێداویستێکی هەیە مشکلەیەکیەکی دوو قسەی خێری بۆەکەی بە شەڕ هاتوو لەگەڵ کەسێکاوەچی سوڵح و سەلاحەتێکی بۆەکەی نەخێر مشکلەیەکی هەیە مناڵەکەی مشکلەیە منداڵەکەی نەخۆشە لەگەڵی ئەچی بۆ عیادە لەگەڵی ئەچی بۆ خەستەخانە ئەمە هەمووی سەدەقە و خێرە ئەنجا ئەمە هەمووی حەق و مافی دراوسەیە لەگەڵ دراوسێ بەڕاستی بۆیە ئەبێ من و تۆی موسڵمان بەڕاستی ئەوە بزانین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە نەسیحەت و ئامۆژگاری من و تۆی موسڵمانەکە و ئەم نەسیحەت و ئامۆژگاریە هەر بۆ من و تۆ نییە کاتێک کە موسڵمانین چاکە لەگەڵ یەکدا بکەین بەڵکو ئەگەر دراوسەیەکمان هەبێ خەیری موسڵمانیش بێ پێداویستی هەبێ ئەبێ من و تۆ پێداویستەکانی بۆ جێبەجێکەین وەکو ئەوە نەبێ من شەوێ لە ئەوەندەم خواردووە ئەوەندە تێرم لە تاوی زگم خەوم لێ ناکەوێت بەڵام دراوسەکەم ئەوەندەی برسیە لە تاوی سکی خەوی لێ ناکەوێت بەڵکو ئەبێ ئێمە بیرکەینەوە دراوسەکانمان پێداویستەکانیان چ پێداویستێکیان هەیە بەڕاستی ئەوەندەی بۆمانەکرێت لە توانامانێت جێبەجێیانکەین. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باوەڕی وایە کە هەتا وەکو سلێمانی هەژار و کەم دەرامەتی تیابێت دروست نییە زەکات و بۆ منە سەرفیتری سلێمانی بنێردرێ بۆ هەولێر و بۆ شوێنەکانی دیکە ئەمە گە بچووک بکەینەوە لە گەڕێکێکە کۆمەڵی هەژارمان هەن سەرفیترەیە زەکاتە بەخشینە سەدەقەیە قوربانی ئەم شتانە پێویستە بۆ منە هیوامان هەیە لێرەوە خێر و سەدەقەکەی نێرێ بۆ قەڵاتزێ بۆ ڕانیە بۆ هەڵەبجە بۆ خورماڵ بۆ پێنجوێن لە کاتێکا لەوەچێت دراوسەکەی برسی بێ کابرا سەبەتەیە خۆراکە سەلەیە خۆراکە
ڕێکخراوێک پێی داوە ئەینێرێ بۆ هەورامان بۆ هەڵەبجە بۆ ڕانیە بۆ کەرکووگەمانە لە کاتێکا دراوسەکەی لە پەنایەوە برسێتی تا چەند پێویستە لە خێر و سەدەقە و بەخشین و زەکاتەکانیشمانە ڕەچاوی نزیکەیەتی و ئەوە بکەین کە دراوسەکەمان پێویستێتی و برسێتی خۆی ئەگەر دیقەت بگرین بەشێک لە زانای ڕەحمەتی خۆیان لێ بێ فەرموو سەدەقە و زەکات و ئەوانە هەتاکو لە شارەکەی خۆتە لە گەڕەکەکەی خۆتە لە دراوسەکەی خۆتە بێ نابێ بیەی بە دوورتر ئەمە ئەگەر قیاسی بۆ بکەی بۆ هەموو شتەکان وایە بۆ هەموو کار و کردەوە چاکەکان وایە بەڕاستی بۆیە ئەگەر من بمەوێت سەدەقە بکەم ئەگەر 100,000 بکەم بەخێر خزمێکم هەیە لە دووری وڵات لەم شارە یاخود لەم گەڕەکەنی لە گەڕێکی ترە بەڵام دراوسێکی شمەیە فەقیرە ئەتوانم سەدەقەکەم بکەم بە دوو بەشەوە بەشێکیان بدەم بە ئەم بەوەی کە دراوسێمە و چاوی لە دەستمەوەیە 50,000 بم بەم یاخود دوو فەردە برنجەکڕم فەردەیەکی ئەمەیەم بەم ئەویش کە خزممە چاوی لە دەستمەوە ئەی زانێ من هەمە و دەوڵەمەندم و وەزعم باشە بەشێکیش ئەنێرم بۆ ئەو نەقسەی ئەم زانایانە ڕەحمەتی خۆیان لێ بکە ئەڵێن ئەم کەسە مادام دراوسێتەوە لە شارەکەتایە ئەشکێنم نەقسەی زانایانیش کە ئەفەرمون بەشێکی لە زانایان فەرمەگەر پێداویستی هەبوو لە دەرەوەی وڵاتەکەی خۆ لە دەرەوەی شارەکەی خۆت ئەتوانی زەکات و سەرفترەکەەوە بنێری حەدی وەسەد ئەگرین لەم کاتەدا هاریکاری دراوسێکەشم ئەەکەم هاریکاری خزمەکەشم ئەەکەم بۆ لەبەر ئەوەی هەردووکیان چاوێن لە دەستمەوە ئەمیان بە ناوی دراوسەتی و هاوسەتی ئەویان بە ناوی خزمایەتی بۆ لەبەر ئەوەی و ئەگەر ئەم کەسە بزانێت چەند کەسێک هەیە چەند فەقیرێک هەیە لە دراوسێ و هاوسەکانی وەک چەند کەسێکی دەوڵەمەندی شەیە بلەوانەیە دەوڵەمەندەکانی تر وەکو ئەم نەزانن ئەم لە گەڕەکەکەیە لە کۆڵانەکەیە لە شارەکەیە باشتر ئەگەڕێ خەڵک باشتر ئەیناسێ ئەتوانێت داوایان لێ بکەوە بڵێ فڵان کەس دراوسێمانە و فەقیر و هەژارن بۆ ئەوەی بتوانێت لەم ڕێگایەوە زۆرترین پێداویستی دراوسێ و هاوسەکانی جێبەجێ بکە بەڕاستی زۆر باش مامۆستا کە کللتورێک زاڵ بووە بەسەر کۆمەڵگەی ئەمەیە ئایا ئەم کەلتورە هەر بەهۆی ئەوەی کە مرۆڤەکان سەرقاڵن و مەجاالیان یان ئەمە کاریگەری کەلتوری ئەوروپیە داگەڕاوەتە نێو کۆمەڵگەی خۆمانەوە یان بۆ منە زۆر جار مرۆڤەکان وەکو جاران هەمووی سیارەی هەیە هەمووی معاش خۆرە هەمووی بەجۆرە لە جۆرەکان لەوەچە کەمتر ڕێی بکەوێتە دراوسەکەی کە پێداویستی و حاجەیەکی بۆ پڕبکاتەوە پەیوەندی دراوسەتی بەجۆرە لە جۆرەکان بەرەو کاڵبوونەوە چوە ئەو کاساوسەیە کە هەم لە فەرمودەکەم لە کەلتوری کوردی ئاماژەی پێکراوە هەبووە وردە نەماوە لەوە چێت دراوسێت دە ڕۆژدارە دراوسەکەی نەبینە مەرحەبایەکی بکە ئەوە هەر هیچ کە ناشنە ماڵی یەکتر چی بکرێ ئەم کەلتورە جوانە ئەم بەدەمەوە چوونە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی نێوان دراوسێ بە زیندوێتی بمێنێتەوە و لە دوای کرۆنا بۆ نمونە ببێتە دەواازەیەکی باشە کە دراوسەکان محیبەت و خۆشەویستی و هاوکاری و پێکەوە ژیان بکەنەوە بە هەوێنی نێوانیان خۆی ئەگەر دیقەت بگرین لە ژیانی خۆماندا ئێمە بەڵێن لەم سەردەمەی ئێمە داوای لێ هاتووە ئەژینە ساڵانی پێشوو ئەگەر لە شارێکە تەعزیەک پرسەیەکە بۆ یاخود خۆشیەکە بواە لەوانەیە لە دێیەکەوە دوو کەس بە وەفتی ئەو دێە هاتن بۆ خۆشیەکە نەخێت بۆ پرسەکە لە دێیەکە تەعزیەکە بوو لە دوو نەفەر لە دیەکەی دراوسیانەوە بە نوێنەری هەموو ئەو خەڵکە ئەچون و پرسەکان لێکردن بەڵام ئێستا بەوەی ئەم تەکنەلۆژیا و پێشکەوتنێ و ئەولەمەی ئێمەوە بەڕاستی یعنی خزمایەتی کەسایەتی دراوسەتی هاوسەتی کەس بووە من ئەڵێم لەوانەیە ئەم مەسەلەی نەخۆشیە ببێ بە هۆکاری ئەوەی کە بەڕاستی خەڵک بە خۆی دابچێتەوە لەوانەیە کەسانێک لوت بەرز بوو بن لە خۆیان گۆڕابن بەڵام ئەوەتانێ هەموو جیهان بەڕاستی بەدەست شتێکەوە ئەنانڵێنێ کە نابیندرێ ئەڵێ چواردە جار لە ئەوەندەی خۆی ئەم ڤایرۆسە گەورە کراوە هەتاکو ئاوە ئەبیندرێ بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ دراوسەکانمان بەدەم دراوسەکانمانەوە بین یاخود پەیوەندی خزمایەتی و کەسایەتی و دراوسەتیمان زیندووکەینەوە بەڕاستی ئەم کاتە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە ئەو کەسایەتی و خزمایەتی خۆمان زیندووکەینەوە ئەو دراوسەتی خۆمان زیندووکەینەوە لەم ڕێگایەوە لەوانەیە دراوسەکەمان پێویستی بە کیلۆیە شەکر بێت پێویستی بە قوتوێ ڕۆن بێت پێویستی بە بچووکترین شت بێ ئەگەر من و تۆ بەڕاستی هاریکاری دراوسەکەمان بکەین هاریکاری خزمەکەمان بکەین کە ئەم کاتە نەما لەوانەیە دراوسەتی و خزمایەتی و کەسایەتەکەمان بەڕاستی گەرم و گوڕتر و باشتر بێ مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سوپاس بۆ بەڕێزت سوپاس بۆ ئامادەبوونت بە ئومێدیەوەی هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە ببینە چاکەکاری لەگەڵ دراوسەکانمان و ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی جوانەش هەر لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە درێژەی پێ بدەین و بەردەوامی پێ بدەین زۆر سپاس بۆ ئێوە دەست و چاوی ئێوەش خۆش بێ و خۆستانکە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ